کۆچی دوایی خاڵی گەورە و خۆشەویستم پرۆفیسۆر دکتۆر عیزدینی مەسفا ڕەسوڵ بوو بە مای پەژارە و غەم بۆ ڕووناکبیرانی کورد، بۆ ڕۆژنامە نووسانی کورد، بۆ سیاسیەکان و تێکۆشەرانی کورد، بۆ بە تایبەتیش بۆ بنەماڵی ئێمە، چونکە بەڕاستی ئەم پیاوە سیمبولێک بوو، سیمبولێکی زۆر جوان بوو، کاریزمایەکی گەورەی هەبوو لە خێزانەکەی ئێمەیە. ئێمە بەس بەوە خۆشحاڵین و ئارامی خۆمانە دەینەوە کە سامانێکی زۆر گەورەی لە چاپەمەنیەکانی بەجێش بۆ کتێبخانەی کوردی ئەو وەک پرۆفیسۆر و وەک مامۆستای زانکۆ دەیان ساڵە لەو بارەشە زۆرمان دوو بۆ خزمەت دەکا. کتێبەکانی هەمیشە سەرچاوە بن بۆنەوەی ئەم ڕوونەوەکانی داهاتوو ڕۆحی شاد بێ و هیوادارین کتێبەکانی بە جوانترین شێوە چاپ بکرێتەوە، ئاواتەکانی ئەو بێتە دی کە ئاواتی نەمرانی کووردە. من زۆر لە نێزیکەوە دکتۆر عیزەدین مەسفا ڕەسوڵ دەناسم و یەک لەو پرۆفیسۆرانەیە کە بە هیچ شێوەیەک ناکرێ بەرهەمەکانی پشتگوێ بخرێ، چونکە واقعیت وەکو دەرێ لە ئەدەبی کوردی کە ئەو پێشەنگای داهێنانی ئەو مەسەلەیە بوو، حقیقەتەن دەتوانم بڵێم دەرسێکی داوەتە ئەو قوتابیان و خوێندکارانی کە ئێستا گەورە دەبن، ئەو هەمیشە لە ڕێزی پێشەوانە بوو کە دەیویست بە شێوەیەک ئەدەبی کوردی ئاراستە بکات کە نێزیکبی لە واقعیت، کە نێزیکبی لە وەکو دەرێ ئارزووی ئەو خەڵکەی کە شتەکانی دەخوێندنەوە. و لە هەمان کاتیشدا دکتۆر عیزەدین سمبلێکی ئەدەبی کوردی بوو و لە هەمان کاتیشدا وەکو دەڕێ مامۆستایەکی بلیمەتی زێدە ناسراوی گەلی کوردستان بوو. بەداخەوە بۆ کۆچی یەکێک لە هەرە قەڵەمە بوێر و قەڵەمە تیژەکانی کوردستان کە پرۆفیسۆر عیزەدین مەسفا ڕەسوڵ کە ساڵانێکی دوور و درێژ خزمەتێکی زۆری کردووە بە ئەدەب و نووسینی کوردی، خزمەتێکی زۆری کردووە بە لێکۆڵینەوە مێژوویەکان. یەکێک لە کەڵەپیاوەکان و نووسەرەکانی میلەتی کورد کە پرۆفیسۆر عیزەدین مەسفا ڕەسوڵ بووە، بێژگە لە ئەو کتێبانە، بێژگە لە هەموو ئەو لێکۆڵینەوە ناوازانەی کە پەروەردەی کردووە بە مێژووی نووسین و ئەدەبی کوردی و بە تایبەتی تریش لەسەر ئاستی کوردستان لە ناو زانکۆکانە، هەم مامۆستا و هەم پرۆفیسۆر و هەم کەسێک بووە کە لەژێر دەستی ئەوە نەوەیەکی زۆر لە خوێندکار، لە نەوەیەکی زۆر لە قوتابی، نەوەیەکی زۆر لە مامۆستاکانی زانکۆ، چ بە سەرپەرشتیکردن چ لە قۆناغ جیاوازەکانی خوێندنی جیاوازە، تەنانەت لە کۆنیشەوە وەکو ئەو بنەماڵەیە کە ئەو کاری تیا کردووە بێژگە لە بواری ئەدەبی و هونەری و هەروەها یەکێکیش بووە لە خەباتجێڕە سیاسیەکان کە لە مێژووی سیاسی خەباتی عێراق و تێکۆشان لە پێناوی گۆڕانکاری سیستمی سیاسی لە عێراقا لە قۆناغ جیاوازە مێژوویەکانە بەشداریەکی گەورە و کاریگەری هەبووە و یەکێک بووە لەو کەسانەی کە مێژوویەکی دوور و درێژی لە خەباتی سیاسیە هەبووە لە عێراقا. بەداخەوە کە ئەم قەڵەمانە تاوەکو ئەوەی کە لە ژیانان بە شێوەیەکی پێویست ڕەنگە ئاوڕیان لێ نەدرابێتەوە، بە تایبەتی وەکو باسم کرد کۆمەڵێک لێکۆڵینەوە و کۆمەڵێک تێڕوانین و کۆمەڵێک بیرکردنەوە هەیە کە لەسەر دەستی ئەم جۆرە کەسانە کە پێویستە کات لەسەر ئاستی جیاوازی زانکۆکان و خوێندنی ڕسمی لە هەرێمی کوردستانە گرنگی زیاتری پێ بدرێ. لە کۆتاییە ئەمەوە بڵێم کە پرسە و سەرخۆشی خۆم لە هەموو زانست دۆستان و لە هەموو توێژەرەوان و لە هەموو لێکۆڵیاران و لە کۆتاییشدا بە تایبەتی بە بنەماڵە بەڕێزەکان نەگەێنم تەمەنای ئەوە کەم ئەم نمونانە لە ناو میلەتی کووردا کە تاوەکو لە ژیانان گرنگی زیاتریان پێ بدرێ و گرنگی بەکارەکانیان بدرێ بۆ ئەوەی نەوە لە دوایینەوە سەروەریەکانی ئەمانە لە نووسین و لە مێژووی زانستی کوردیا بمێنێتەوە.